ئەوان هاتبوون کە کارێک بکەین بە هەمومان تەباییەکی زۆرتر لەلایەکەوە لە نێو بزوتنەوەی کوردیدا پەیدا ببێ و لەلایەکی دیکەشەوە ئێمە بتوانین هاوەهەنگ بین پێکەوە دژ بە داگیرکەری کوردستان و ئەو ڕەوشەی ئێستا لە ناوچەکە هەیە بەگشتی هەموو ڕۆژهەڵاتی ناوین و مەترسیەکانی کە لەسەر کورد هەیە دیارە ئاڵوگۆڕی بیر و ڕامان کردو و بە دڵنیاییەوە هیچ پێویست نەبوو لە هەموو بابەتێکیشەوە بۆ هەموو شتێک وەک یەک بیر بکەینەوە تەبعەن جیاوازیشمان بوو بەڵام خاڵی هاوبەشمان زۆرتر بوو. بە تێر و تەسەلی باسی ڕەوشی ناوچەکە بە گشتی و تایبەت کوردستان بە تایبەتی قسە و باس لەسەر کرا و ئەو مەترسیانە کە ئەمڕۆ لە ئارادانە و شەرخوازی دەوڵەتانی داگیرکەری کوردستان و چاویان لەسەر ئەوەیە کە چەند بتوانن گەلەکەمان و بزوتنەوەی ئازادی خوازی گەلی کورد لە هەر چوار بەشی کوردستان لاواز بکەن لە ڕێگای پەرت و بڵاوکردنمان. ئێمە لە ڕوانگەی ئەوەی کە بە یەکڕێزی و بە یەکدەنگی لە بەرامبەر هەموو مەترسیەکان ئەتوانین سەرکەوتنێکی گەورە بەدەست بینین و ئەو دەستکەوتانە کە هەن بپارێزین و دەرفەت لە بەردەم دەستکەوتی گەورەتر هەم لە ئاستی هەرێمی کوردستان و هەم لە ئاستی ناوچەکە بە گشتی بەدەست بینین. دیارە قسە و باسەکان زیاتر لەسەر ئەوە بوون و ئەمڕۆ چۆن بتوانین لە بەرامبەر ئەو شەرخوازیە کە هێزە داگیرکەرەکان و تایبەت ئەمڕۆ دەبینین هێرش و شەرخوازی دەوڵەتی تورکیا لە ئارادایە چۆن بتوانین لە بەرامبەردا و هەروەها ئێرانیش بە هەمان شێوەدا بە یەکدەنگی لە بەرامبەریان بوەستینەوە. بە تایبەتیش قسەمان کرد لەسەرەوە کە بەکردەوە ئێستا دەوڵەتی تورکیا هێرشێ ناو سەر باشووری کوردستان وەکوتمان هیچ بیانوویەک ئەو هێرشە و ئەو کاولکاریانی کە دەیکا و داربڕینەوە و وێرانکردن و ئاوارەکردنی خەڵکەوانە هیچ شتێک ئەوە پاساو ناکە و قسەمان لەسەرەوە کرد دەبێ هەموو پێویستە هەموو حیزبەکانی هەموو پارچەکانی کوردستان لە هەواهەنگی لەگەڵ یەکتر کاردانەوەیان بێ کاردانەوەی سیاسیان بێ کاردانەوەی بە کردەوەیان بێ هەماهەنگیان بێت لێم خۆیاندا بۆ ئەوەی کە سنوورێک دابنێن بۆ ئەو دەست درێژیانەی کە بە تایبەت دەوڵەتی تورک دەیکات. چاوپەیکەوتنمان لەگەڵ مامۆستا ئیبراهیم و هاوڕێیانی کۆمەڵە ئەنجامدا لەو چوارچێوەدا وەک مامۆستا فەرمی باس و گفتگو لەسەر ڕەوشی هەنووکەیی هەر چوار بەشی کوردستان و تایبەت ئەم ڕەوشە ئێستا ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەیە. دیارە هەڵوێستی کۆمەڵە دیار و ئاشکرایە لەناو کۆنگرێنەتەوەی کوردستان هەروەها بۆ پرسە گشتینەتەوەی یەکان و تایبەت بۆ ئەو گۆڕانکاری و ئاڵۆگۆڕە کە ئەمڕۆ لە ئاستی ناوچەکە و ئەو مەترسیانە کە یەخەی گەلەکەمان گرتووە